دووبارە سڵاو هاوڕێیانی عەزیز. لە کۆبوونەوەی پێشوودا ڕوونکردنەوەیەکی پێویستم سەبارەت بە خولەکە پێتاندا. پێش ئستارتکردنی پرۆژەکە دەبێت دوو چەمکی زۆر گرنگتان پێ بناسێنم بۆ زیادکردنی خێرایی بەرهەمهێنانی ئەم پرۆژە و لە ڕاستیدا هەموو پرۆژەکانتان و ئەم چەمکانە کاریگەری زۆریان لەسەر پەرەپێدانی پرۆژەکە هەیە. یەکێک لە گرنگترین بەشەکانی بەرنامەکان پەیوەندیکردنە لەگەڵ سەرچاوەی داتاکان. یەکێک لە ORMەکان کە کۆردکراوی Object Relation Mappingە و لە نێو پرۆگرامەکان دوتنتدا زۆر بەناوبانگە و هی مایکرۆسۆفتە دەبێتە Entity Framework کە وەشانی جیاوازی هەیە و لەم خولەدا نوێترین وەشانی بەردەست بەکاردەهێنین. پێش ئەوەی بچمە سەر Entity Framework پێویستە فێری زمانی لینک ببن. زمانی لینک زمانێکە بۆ نووسینی کوێری. ئەوانەی کە زمانی لینک دەزانن دەتوانن ئەم دانیشتە بەجێ بهێڵن و بچنە دانیشتنی داهاتوو. بێگومان پێشنیار دەکەم جارێک سەیری ئەم کۆبوونەوەیە بکەن لەوانەیە شتێکی نوێ فێر بن. باشە، بەبێ دواکەوتن دەچمە ناو Visual Studio بۆ ئەوەی بتوانم سەرنجم لەسەر کۆدەکانی زمانی لینک بێت. من ژینگەی کونسول بەکاردەهێنم. پرۆژێکی نوێ دروست دەکەم و نێوی دەکەمە link example create. هاوڕێیان ئەگەر سەرنج بدەن بە دیفۆلت ناوی لینک بۆ پرۆژەکە زیاد کراوە using system.link. بۆیە دەتوانین فەرمانانی لینک بەکاربهێنین. جا زمانی لینک کۆردکراوی Language Integrated Queryە. زمانی لینک دەتوانێت کوێری لە هەموو کولێکشنەکان بکات و ئەنجامەکەی بۆتان بگەڕێنێتەوە. ئەمە لەبیرتان بێت کە زمانی لینک تەنها دەتوانێت بۆ کوێریگرتن بەکاربهێنیت و کاری وەکو ئینزر لە داتابیس یان نوێکردنەوە و سڕینەوە لە بانک بەم زمانە ناکرێت. لە ڕاستیدا ئەرکی ئەنجامدانی گۆڕانکاری لە بانکەکەدا لە ئەستۆی پرۆڤایدەردایە کە لێرەدا دەبێتە Entity Framework و لە کۆبوونەوەی داهاتوودا باسی دەکەین. باشە، با کوێریەک بنووسم و لینکەکەی بۆتان ڕوون بکەمەوە. لەناو کۆمنتا دەنووسم select بۆ نمونە هەسارە from person as p. هەر ئەمە لینکەکەی بنووسم. لینکەکەی دەبێتە چی؟ لینکەکەی دەبێتە from p in person select. ئەگەر بەوردی سەیری بکەیت پێکهاتەکەی زۆر لە یەک دەچن و تەنها جێگای وشەکان گۆڕدراون. ئێستا با مەشق بکەین. من ڕێزبەندیەک یان ئەرەیەک دروست دەکەم و بەهاکانی تێدا دادەنێم. دەنووسم int numbers یەکسانە بە بۆ نمونە 1 3 5 7. جا عزیزان، من هیچ هۆکارێکم نییە بۆ ڕێکخستنی ئەم ژمارانە و تەنها دەمەوێت لیستەکە پڕ بکەم لەم ژمارانە بەم شێوایە 7 9 بۆ نمونە 10 15 19 20 25 34 46 50 60 70 و 100. زۆر باشە. باشە، دەست دەکەم بە نووسینی فەرمانەکانی لینک. ئەمەدا دەخەم کە ئێوە کۆدەکان ببینن. دەنووسم int بۆ نمونە ریزاڵتی یەکسانە بە. جا فەرمانەکانی لینک دەبێت لە ناو کەوانەی کراوە و داخراوەدا ببن بەم شێوەیە. بۆ نمونە دەنووسم from variable وەکو n in numbers select بکە چی؟ بۆ نمونە n. واتای چییە؟ واتای ئەوەیە هەمووی بۆم هەڵۆ بگەڕێنێت و لە داهاتووی فەرمانەکەدا دەبێ بنووسم .to بۆ نمونە ئەرەی بە شێوازی ئەرەیەک بۆمی هەڵۆ بگەڕێنێتەوە. لێرەدا بریک پوینت تێدا دەنم و ئستارتی دەکەم.
بەڵێ ئازیزان هەمووی گەڕاندەوە. هەروەها کە بینیتان ئازیزان جۆری دەرچوونەکەی لە دەرەوەی کەوانەکە دیاری کرا بەم شێوەیە. باشە فەرمانێکی تر دەنووسم بیبینن. دەنووسم int resulti to یەکسانە بە کەوانە from n in numbers. بۆ نمونە ئازیزان دەتوانم بە وشەی order by دەتوانم ئەنجامەکەی بە ڕێزبەندیەک ascending بەم شێوە یا بەرزبوونەوە و یا descending یا دابەزێن ڕێز بکەین. ئێستا من descending بەکاردەهێنم. descending select n و لە دەرەوەی کەوانەکە جۆری دەرچوونەکەی دیاری دەکەم. بۆ نمونە دەنووسم to array. جارێکی تر ڕانی دەکەم کە تاقی بکەینەوە. ئەنجامەکەی ببینن هەمووی گەڕاندەوە بەڵام ئەم جارەیان 100 لەسەرەوەی لیستەکە داناوە و 1 لە خوارەوەی لیستەکە داناوە بەم شێوە. descending واتای چییە؟ واتای ئەوەیە کە لە گەورە بۆ بچووک ڕێزی بکات. زۆر باشە. ستۆپی دەکەم. فەرمانێکی تر دەنووسم int resulti 3 یەکسانە بە بۆ نمونە دەنووسم from n in numbers. ئێستا دەمەوێت مەرجێک بنووسم where n گەورەتر بێ لە بۆ نمونە c چی بکات؟ select بکات n dot to array. start بە تاقی بکەینەوە. resulti 3 بوو بەچی؟ گەورەترن لە c بەم شێوەیە. زۆر باشە. فەرمانێکی تر دەنووسم و ئەم جارە کەمێک مەرجەکە دەگۆڕم. دەنووسم int resulti 4 یەکسانە بە from n in numbers where مەرجەکەی ئاوات پێ دەکەم n گەورەتر لە c and n بوچکتر بێ لە 80 چی بکات؟ select بکات n و dot to array بەم شێوە. تاقی بکەینەوە. ریزالتی 4 بوو بەچی؟ 34 46 50 60 و 70. هەروەها کە دەیبینن ئەو ژمارانەکە گەورەتر لە c و چکۆلەتر لە 80 بوون لیستی کردووە. ئێستا تکایە ڤیدیۆەکە بوەستێنە و هەوڵ بدە ئەم ڕێزبەندیە بگۆڕیت بۆ ئەوەی کە لیستەکە لە گەورە بۆ بچووک ڕێز بکرێت. زۆر باشە. هیوادارم نووسی بێتەن. ئەگەریش نەتان نووسی بێت خۆم دەینووسم کێشەیەکی نابێت. result 5 یەکسانە بە from n in numbers where n گەورەتر لە c and n بچووکتر لە 80 order by ستۆپی بکەم بەرنامەکەم کە توان کۆدەکە بەباشی ببینن. order by n descending select n و dot to array. باشە تاقی بکەینەوە. start دەرەنجامەکەی بوو بەچی؟
70 60 50 46 34 لە گەورە بۆ بچووک زۆر باشە. فەرمانێکی تریش بنووسم، دەنووسم بۆ نمونە int ریزاڵتی 6 یەکسانە بە from and in numbers where n یەکسان بوو لەگەڵ 3 select n و لە دەرەوەی کەوانەکە دەنووسم dot first بەم شێوەیە. فەرمانی first چی دەکات؟ فەرمانی first لە ڕاستیدا دەچێتە ناو کولێکشنەکە یان لیستەکە، دەگەڕێ و یەکەم ئەندام کە مەرجەکە دروست بێت دەیگەڕێنێتەوە. بۆ نمونە ئەگەر لەم لیستەدا دەدانە سێمان هەبێت، ئەم فەرمانە سێ یەکەم دەگەڕێنێتەوە یا یەکەمین سێ دەگەڕێنێتەوە. ئێستا مەرجی ئەم فەرمانە دەگۆڕم بە ژمارەی کە لە نێو لیستەکەدا نەبێت، وەکو 2 دەکەمە 2مان لێرەدا لە نێو لیستەکەدا نییە، تاقی دەکەمەوە چی بوو هەڵەی داوە. دروستە دەڵێت من ئەم ژمارەیەم نەدۆزیوەتەوە، دەبێ بنووسم first or default. first or default چی دەکات؟ دەگەڕێت و ئەگەر ئەو ژمارەیە لە نێو لیستەکەدا نەدۆزیەوە بەهای پێشوەختەی ئەو جۆرە داتایە دەگەڕێنێتەوە و لێرەدا ئیتر هەڵە نادات. بەهای پێشوەختەی گۆڕاوی ئین چیە ئازیزان؟ دەبێتە 0. با تاقی بکەینەوە. بوو بە 0. زۆر باشە. دوو فەرمانی ترمان هەیە بینین. int ریزاڵتی 7 یەکسانە بە from and in numbers where n یەکسانە بە 3 select n dot single. و هەر ئەمە کۆپی دەگرم کنترۆل C کنترۆل V، ئەمە دەکەمە 2، ئەمە دەکەمە single or default. ئەنجامەکەی هاوشێوەی ئەو دوو فەرمانەی سەرەوە دەبێت. تاقی بکەینەوە. ریزاڵتی 8 تاقی بکەمەوە. دەرەنجامەکەی ببینن. ریزاڵتی 7 بوو بە 3، ریزاڵتی 8 بوو بە 0. کەواتە ئەنجامەکەی هاوشێوەی ئەو دوو فەرمانەی سەرەو بوو. بەڵام جیاوازی نێویان چی ئازیزان؟ ببینن first or default یا خودی first بە تەواوی کۆمەڵەکە تێدەپەڕێت، هەرچەندە 3 هەیە دەیدۆزێتەوە، بەڵام یەکەمیان دەگەڕێنێتەوە. single و single or default هەر کە یەکەمین 3 دۆزیەوە دەیگەڕێنێتەوە و لە گەڕان بە دوای باقی لیستەکەدا بەردەوام نابێت. ئەم خاڵە زۆر گرنگە ئازیزان لە بەراوردکردنی first و first or default لەگەڵ single و single or defaultە دەبێ بیزانن. دەتوانیت single or default بەکار بهێنیت کاتێک ئەو تۆمارەی کە بە دوایدا دەگەڕیت ناوازەیە یان یونیکە، وەکو ئەو کۆنتەکت ئایدیە کە لە خولی سەرەتاییدا پێناسەمان کرد کە فیلدی کلێڵ بوو. و first or default کاتێک بەکار بهێنیت کە ئەو ریکۆردە دەتوانێت چەندین نمونەی هەبێت. زۆر باشە، هیوادارم بە تەواوی توانی بێتم ڕوونی بکەمەوە بۆتان. زۆر باشە ئازیزان، با من ڕاوستانێکم ببێت لێرەدا لەسەر لینک. دەمەوێت جۆرێکی تر داتاتان پێ بناسێنم لە C#. ئێمە جۆرێکی تری داتامان هەیە لە C# بە ناوی var. بە ناوی var بەم شێوەیە. با بێمە خوارەوە. هاوڕێیانی خۆشەویست، var لەگەڵ زمانی لینک بە دوتنێت زیاد کرا. باشە، با var بەکار بهێنم.
دەڵێم var m1 یەکسانە بە بۆ نمونە 1 2 3 جارێکی تر بەکاری دەهێنم m2 یەکسانە بە بۆ نمونە ڕافێ ئاکادەمی و جارێکی تر بەکاری دەهێنم var m3 یەکسانە بە بۆ نمونە date time dot now بەم شێوە زۆر باشە هاوڕێیان var چ جۆرێکە لە ڕاستیدا جۆرێکی تایبەت نییە و پێدەوترێت نادیار یا ئەنۆنیموس کاتێکی یەکەم بەهای بۆ دیاری دەکرێت دەبێتە ئەو جۆرە دووبارە دەکەمەوە لە ڕاستیدا هەر کە بەهای یەکەمی بەدەستهێنا جۆرەکەی دیاری دەکرێت وەکو ئەمە دەبێتە ئینتیجر یان ئەمە دەبێتە string و یان m3 دەبێتە date time خاڵی گرنگ ئەوەیە کە ئیتر ناتوانیت تایپەکەی بگۆڕیت بۆ نمونە ئەگەر بمەوێ بنووسم m1 یەکسانە بە ڕافێ دەبینی کە هەڵە ئەدات هەڵەکەی ئەمەیە کە بەهایەکی ڕستەی ناتوانیت بخەیتە نێو گۆڕاوێکی ئینتیجرەوە ئازیزان من لەمە دووە var لە لای ڕاستی فەرمانەکانی لینک بەکاردەهێنم بێگومان هیچ پایبەندبوونێک نییە لەم بابەتەوە ئەمە تەنها بۆ سادەیی نووسینی فەرمانەکانە باشە با بچینەوە سەر فەرمانانی لینک ئێستا بە پرسیارێکەوە دەست پێ دەکەمەوە ئەگەر بمەوێت لە بەشی تۆمارکردنی ماڵپەڕەکەمدا بزانم کە ئیمەیلی داخڵکرا و دووبارە نییە کام فەرمان بەکاردەهێنم single or default single first یان first or default کامی بەکاربهێنم ئازیزان لە ڕاستیدا هیچیان بەڵام ئەگەر بمەوێت یەکێک لەم چوار فەرمانە هەڵبژێرم ئاوا فەرمانی single or default هەڵدەبژێرم بەڵام لێرەدا ڕێچکەیەکی باشتر هەیە کە بۆتان دەنووسم بیبینن بوڵ دەتوانم بنووسم بوڵ بۆ نمونە ریزاڵتی نۆ یەکسانە بە کەوانە from and in numbers where n یەکسان بوو لەگەڵ 2 select n dot دەنووسم any بەم شێوە ئێستا جیاوازی ئەم دوو فەرمانە چییە؟ any و single or default فەرمانی any پشکنین دەکات بۆ ئەوەی بزانێت بوونی هەیە یان نا بەڵام single or default زانیاری تۆماریش دەگەڕێنێتەوە ئەم دەرەنجامەکەی دەبێتە true یان false ئەم خودی ڕیکۆردەکەیش دەگەڕێنێتەوە بە شێوەیەکی سروشتی ئەم هەڵبژاردنە دەتوانێت کاریگەرێکی زۆری لەسەر کارایی و خێرایی بەرنامەکانت هەبێت هاوڕێیانی ئازیز پەرۆگرامەری پرۆفێشناڵ کەسێکە کە دەزانێت چی بەکاربهێنێت و لەکوێ بەکاری بهێنێت زۆر باشە با بچینە سەر درێژە چیرۆکەکە دەمەوێت چەند فەرمانێکی تر بنووسم کە ئێوەی ئازیز و خۆشەویست بیبینن بۆ نمونە دەمەوێت بزانم چەند ئەندام لە داتابەیسەکەدا تۆمار کراون من تەنها لێرەدا ژمارەکەم دەوێت دەنووسم int بۆ نمونە count یەکسانە بە from n in numbers select بکە چی n و لە دەرەوەی کەوانەکە دەنووسم dot count با تاقی بکەینەوە start countم بوو بەچی 17 لە ڕاستیدا ئەندامانی ئەم نامبرزە 17 ژمارەن ئێستا دەمەوێت ئەو کەسەی کە لە هەمووان گەورەترە پێم بدات دەنووسم int max یەکسانە بە from n in numbers بە ستۆپی بکەم select n
و لە دەروەی کەوانەکە دەنووسم ماکس بەم شێوە و مینیمومیش بەدەست بهێنم int min یەکسانە بە from n in numbers select n dot min start ماکزیموم بوو بە 100 مینیمم بوو بە 1 دروستە. ئێستا دەمەوێت کۆی هەموو ژمارەکانی ناو کۆمەڵەکە بەدەست بهێنم. نمونەیەکی ڕاستەقینە لەم بوارەدا دەتوانم بەم شێوەیە بنووسم. بۆ نمونە دەمەوێت کۆی داهات ساڵی ڕابردووی ڕافع وەربگرم. ببینن int sum یەکسانە بە from n in numbers select n dot sum start کۆی هەموو ئەندامانی بوو بە ئەم ژمارەیە. زۆر باشە. باشە من پێناسەی لیستێک دەکەم بەم شێوەیە دەنووسم لیست بە ستۆپی بکەم لیست لە جۆری string names یەکسانە بە new list string بەهاد ئەدەم بە لیستەکەم names dot add بۆ نمونە ڕافع ئەمە کۆپی دەگرم Ctrl C Ctrl V Ctrl V ئەحمەد ڕەحمان ڕەحیم هەتاو و ژیوار. ستا دەمەوێت لینکێک بنووسم کە هەموو ئەندامانم پێ بداتەوە. دەنووسم var بۆ نمونە res 1 یەکسانە بە from n in names select بکە n dot لێرەدا دەڵێم چی ئازیزان دەڵێم to list لیستی بکات بۆ start بەڵێ هەمووی گەڕاندەوە. زۆر باشە. ئێستا با نمونەیەک دەربارەی فەرمانی contain یان لە خۆگرتن بڵێم بەم شێوەیە دەڵێم ئەوانەی کە نێوەکەیان ئای هەبێت بۆ نمونە var res 2 یەکسانە بە from n in names where n dot contains چی بێت ئای ببێت ئای select n و لیستی بکات بۆم to list ببورن to list start دوو دانەیان ئای هەیە ڕەحیم ژیوار. ئەگەر بمەوێت پیتی بچووک و گەورە لە بەرچاو نەگرێت ئەبێ بنووسم n dot to lower dot contains بەم شێوە. ئێستا من ئەگەر ڕانی بکەم start دوو ئەندامی بۆم هێنا ئێستا دەیکەمە ئەم ڕەحیمە دەکەمە ئای گەورە
ستارتی دەکەم هەروەها کە دەیبینن ڕەحیمی هاورد. ئێستا من دەمەوێت ئەم توڵۆڤرە لا ببەم start دەبینن کە ڕەحیمی هەڵۆ نەگەڕان بۆچی بۆ ئەوەی کە ئایەکەمان لێرەدا بچووکە و لێرەدا گەورەیە. ئەو توڵۆڤرە کە من بیهێنمەوە ئەم ئیشمە بۆ ئەنجامەدات. ئێستا دەمەوێت ئەوانە بهێنمەوە کە بە ئای دەست پێ دەکەن و ئەوانەی کە بە ئای کۆتایی دێت. با بینووسم var ڕسی سێ یەکسانە بە from and in names where بورن where n dot توڵۆڤر نێمزەکەم بۆچی وابوو ئەمە ئەبێ ئەنی گەورە بێت n dot توڵۆڤر dot start with بەچی دەست پێ بکات بۆ نمونە بە ئای select n و dot to list ڕانی دەکەم سفری بۆم هێنا هیچ یەکیان بە ئای دەست پێ ناکە. بۆ نمونە من ئایەک لێرەدا دەدەنم با تاقی بکەینەوە ستارتی دەکەم جارێکی تر ڕسی سێ بوو بە یەک ئای ژیواری بۆم گەڕاندەوە. ئێستا ئەوەی کە بە ئای کۆتایی دێت هەر ئەمە کۆپی دەگرم ئەمە دەکەمە dot end with start ئەمەیشە دەکەمە ڕسی چوار start ڕسی چوار بوو بە سفر. بەڵێ لە ڕاستیدا ئەندامێکمان نییە کە بە ئای کۆتایی بێت. زۆر باشە ئازیزان، فەرمانانی لینک تا ئێرە بەستە بە تەواوی مەشقی بکەن کە لەم بوارەدا بە تەواوی شارەزا بن بۆ ئەوەی کە بۆ پرۆژێ پراکتیکی ئیشمان بەمانە هەیە. لەمە زیاتر کاتتان ناگرم تا کۆبوونەوەی داهات و ماڵەوە.